ئێمە میوانداری بەڕێز ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجەمان کردو و لەگەڵ ئێمە میوانە بێت کاگازات سڵاو لەبێ و پیرۆزە نۆمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە. سپاس بۆ بەڕێستان، زۆر بەخێراتن. سپاس کە ئامادە بوون ئێوە لێرە لەگەڵمانە. کاگازات ئێوە ئەم ساڵ کە ئەم فستیڤاڵەتان بەم گەرم و گوڕی و باشیە کردووە چاوەڕێیەکەن گەشتیاری تر بێت و ئەم فستیڤاڵە چ کاریگەریەک دروست دەکات لەسەر بوژانەوەی ئەم پارێزگایە و گرنگی زیاتری جا لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی کلتوریەوە لە ڕووی ئابووریەوە چ گرنگیەکە بێ بۆ پارێزگاری هەڵەبجە؟ سپاس بۆ بەڕێستان، خۆتان دەزانن فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە ئەم ساڵ نوێمین فستیڤاڵە یان نوێمین کەرنەڤاڵە، هێشتێکە لە دایانە جوانەکانی تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە دیارە بە ماندووبوونی بەشی مؤسساتی حکومی لێرە، واتە جەنابی قایمقام، جەنابی بەڕێوەبەری کشت و کاڵ، جەنابی بەڕێوەبەری گەشتیاری و گەشت و گوزار، ئەمانە هەمویان بەیەکەوە دیارە. ئەمە ئەگەر ئێمە لە ڕووی پۆلیسەوە، لە ڕووی ئاسایشەوە، لە ڕووی بابڵین هات و چۆ شتەکانیان بۆ دابین نەکەین، حتمما هەمومان تووشی ئیشکالە بین. بۆیە ئەم فستیڤاڵە یەکێکە لە کلتورە جوانەکانی هەڵەبجە 9 ساڵە بەردەوامە و ئەمە دوو مەبەستی گەورەیە. مەبەستی یەکەمیان پیشاندانی ئەم بەرهەمە لۆکاڵیە، خۆماڵیە، دەستیە جوانی کە لە هەڵەبجە شارە زۆرەمانەیە کە جوتیارانی ناوچەکەیە و بە بازارکردن بۆ ئەو کەسانە کە ئێستا بە تایبەتی وەزی ئابووری خەڵک باش نییە، دەڕێ ئەمەوە توانێت خوتیە بۆ خۆی بۆ ماڵی بۆ منالی پیا بکە و بەرەمەکانی ساکاتەوە. لایەنی دووەمی ڕەهەندی دووەمی بریتە لە پەیوەندی کللتوری. ئەوە ئەم ساڵ بارانە ئێمە نەمانتوانی هەندشتکردینا ساڵانە لەگەڵ ئەمە گۆرانی ئەوەی کە بە ڕیتمی شارە زۆر گۆرانی هەورامی گۆرانی بە ڕیتمی هەڵەبجە بە پێشکەشەکرێ و جۆرە هەڵپەرچیەک پێشکەشەکرێەوە مەعرەز و بابلین فۆتۆی مێژووی هەڵەبجە، فەرەنجی هەڵەبجە، کەلتوری هەڵەبجە شارە زۆرەمان نیشانە درێ. بۆیە ئەم فستیڤاڵە دوو ڕەهەندیە، ڕەهەندێکیان ئابووری بوژانەوە قوتی خەڵکە، ڕەهەندێکیان ئاڵوگۆڕی کەلتوریە کە هیوادارین بتوانێت لەڕێ ئەم گەشتیارانەوە لەڕێ سەردانی زیاترەوە کە هەمیشە ساڵانە 9مان لە 8مان جوانتر، 8مان لە 7مان جوانتر، 7مان لە 6مان ئیشەڵا ساڵی ئایندە پڕقەرەباڵەتر و باسی ئەم هەموو ساڵەی فستیڤاڵەکەتان کرد و ساڵ بە ساڵیش باشتر بوو. چاوەڕێیەکەن گەشتیاری باش زیاتر بێت و چاوەڕێیەکەن یاخود پلانتان هەیە لە ساڵی داهاتوو فستیڤاڵەکە ئیدی کاتی وی نەهاتۆ بیکەنە نێو دەوڵەتی فستیڤاڵەکە گەورە و فراوانترکەن چونکە خۆتان ئاماژەتان پێکرد کە زۆر فراوان و قسایەک بە تۆ بڵێم ئەم فستیڤاڵە ساڵی یەکەم و دووەمی مەسەن تا بۆ بە کللتور و ڕاتوە خەڵکی کەم گەشتیار هاتووە یا خەڵکی کەم شوێن گیراوە بۆ دوکان و بازار بۆی باڵە بچاکاتەوە. ئێستا ئەو دیژنەی کە سەربەرشێن فستیڤاڵەکەن نزیک بە 130 جوتیاریان ئیزن ناوە کە شوێنیان نییە. ئێتێ بزانە چ تەڵەبێکی لەسەرە و بەپێی ئەحسایە کات و چۆ پێمانەڵێ ئەڵێ مەسەرەن نزیک بە 1500 سیارە لە دەروی هەڵەبجە هاتوتە ئەم پارێزگایە. 1500 سیارە ئەگەر 3-4 کەس شتیابێ یانی ئەکاتە چەند ژمارەیەکی زۆر، ئەمانەیەکی بایی 20,000 کڕن بزانەکاتە مەبلەغێکی زۆر. وێ بەڕاستی اینجا پلانمان بۆ ساڵی داهاتوو دیارە من پارێزگارم یا پارێزگاری میشکە لێرێ ئەوەیە کە ئەم کللتورە بەردەوام بێ، ئەم فستیڤاڵە بەردەوام بێ و گەشەی پێ بدرێت. هیواداری بتوانین ساڵێکیکە بیکەین بە نێو دەوڵەتی. ئەو بودجەیەشی تا ئێستا بودجەیەکی متەوازعە، ئەو منەوە فستیڤاڵە بەکاردێنێ بە پلەی یەکەم حکوومەتی هەرێ بۆ وەزارەتی کشت و کاڵ بۆی سەرفکردووی لە وەزع قەیرانە گەورەشە نێڵاوە ئێمە بێ ئەمەل بین بێ هیوابین. هیوادارین بۆ ساڵی ئایندە بتوانێت لە وڵاتانی دەرەوە لە وڵاتانی دراوسێەوە خەڵک بانگ کرێ و هەڵ داوت کرێ و لەمە گەورەتر و بەرفراوانتر. باشە بە دەرفەت ێزانم لێرە باسی بە پارێزگابوونی هەڵەبجەتان لێ بکەم کە ئەو یاخو بڵێن چی بەسەر هات ئەمە ئێوە چیتان کردووە بۆی کە تەواو بە پارێزگابوونی هەڵەبجە بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەو بودجەیەکی باشتری هەبێ بۆی بتوانن هاوکار و هاوکات بێت لەگەڵ فستیڤاڵەکان لەگەڵ گەورەکردن و گرنگیدانی زیاتر بە هەڵەبجە. بە پارێزگابوونی هەڵەبجە دوو جەلسەی سەرکەوتوی دەسێناوە. جەلسەی یەکەم بۆ بە ئەجندە و لە پەرلەمانی کوردستان خوێندراوەتەوە و ئۆکەی بۆ دراوە. جەلسەی دووەم سنوور و شوێن و خاڵ و چەقی دیاری کراوە و ئۆکەی بۆ کراوە. کۆتا جەلسەی سێمە کە ئەکەوێتە تەسوید واتە دەنگدان دیارە ئێمە بۆ خۆمانەجێ خۆمانەوە سوپاسی سەرجەم فراکسیۆنەکان سەوز، زەرد، قاوەیی، سپی، شین، مۆر ئەەکەین بە کەمینەکانی عێراقی شەواتە کرد و ئاشور و تورکمان و ئیلی ئاخری برایانی سونی برایانی شیعی کە هەموو خۆشبەختانە لەسەر کەیسی بە پارێزگابوونی هەڵەبجە کۆکردن. یەک ئیشکالی بەسیط ماوە ڕەبتی نە بە هەرێمەوە هەیە نە بە مەحافەزەکەی ئێمەوە هەیە، ئیشکالێکی سیاسی بینی لایەنەکانی ناوەڕاست و خواروی عێراقە
بەپی دەسڵاتی سیاسی ئەژندەی ئەو کە بەکارهێناوە بەپی ئەو تەڵەبەی کە ئێمە داوامان کردووە بەپی مەزڵومیەتی هەڵەبجە کە ئاخ هەموو دەنگی بۆ بن هیواداری لەم جەسا کۆتایی پێبێ و هەڵەبجە بێ بە پارێزگای 19 ئەو کاتە بودجێ خۆی ئەبێ کۆمیسیۆنی خۆی ئەبێ ئەنجومەنی پارێزگای ئەبێ و چ کاریگەریەکێ بێ لەسەر هەڵەبجە و هەڵەبجەیە با بەڕێز برم کە کاریگەرێکە یەکە من بودجەیەکم بۆ دابینەکاوەکو بودجەی هەموو محافەزەکاری تر ئەمە گرنگە چکە ئەو بودجەی تا ئێستا بۆ هەڵەبجە دێت ئەو ئاوەدانی لە هەڵەبجایە بە پلەی یەکەم حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەکانن تا کابینەی نوێم ئەم جارە بودجەیەکی لە دەوڵەتی عێراقی فیدراڵە بۆ بێت ئەمە گرنگە من نوێنەرم ئەبێ لە دەوڵەتی عێراقی فیدراڵ کۆمیسیۆن کورسیم بۆ دانێ ئەمە گرنگە من لە مەحافلی نێودەوڵەتیە پارێزگاکەم بانگە کرێ کورسی ئەبێ جێ بۆ دیارەکرێ ئەوە گرنگە زۆر شتی تر کە پارێزگابوونی هەڵەبجە بەڕەسمی ئەبێتە مای بوژانەوەی ئابووری با بڵین داهات لە ناوچەکەمان باشە لە کابینەی نوێما چی کراوە بۆ پارێزگای هەڵەبجە و ئەو دەستکەوتانە چی بوون چاوەڕێی چی دیکەش دەکەن ئێمە پێمان وایە لەم کابینایەکی لە پرۆژە لە استراتیجیە گەورەکان پرۆژەی پردی تۆقوت و جادەی تۆقوتە ئەمە نزیک بە 31 میلیارد دلاری بۆ دابین کرا 31 میلیارد دیناری بۆ دابین کراوە ئەمە دراوەتە تەندەرینی و تەندەری بۆ مەخاولات دەرچووە قەرار بوو جەنابی سەرۆکی حکوومەت بەڕێزیان و جەنابی جێگری سەرۆکی حکوومەت بەڕێزیان سەردانی هەڵەبجە بکەن لە دەڕۆژی پێشوا و بتوانین افتتاحی بکەنەوە پێم وایە هەندێک خەلەلی فەنی یا خەلەلی هونەری هەیە هیواداری نەگاتە یەک بەڕێزیان بێن و افتتاحی ئەو جادەیە بکەنەوە کە ئەمە دەستی کازیان کات و من لێرەوە بە 20 دقیقەمە بە 25 دقیقە بۆ نیم سەعاتەکەمە دەربەندی خان واتە ئەم جادەیە نزیک بە 30 کیلۆمەترە لە سەیتەرەی هەڵەبجە بۆ لای گوندی میرەدێ و ئەم جادەیە پردێکی ئەبێ 300 مەترە و هاتوچۆی کەشتیاران و هەتا هاتوچۆی ئیشی اقتصادی زیاد دەکات هیوادارین ئەم پرۆژە استراتیجیە حکوومەتی هەرێمی کوردستان بێ بەشمان نەکات باشە دەستکەوتێکی گرنگ هەبوو بۆ هەرێمی کوردستان کە ناردنی هەناری هەڵەبجە بوو بۆ دەرەوە توانیمان بەرهەمێک لە کوردستانەوە هەناردە بکەین ئەم ساڵ چیەکەن چیتان کردووە جوتیاران چاوەڕێی ئێوەکەن بە هەمان شێوەی ساڵی پار بەرهەمەکانیان لە دەرەوەی وڵاتیشستان پێم وایە 2 ساڵە بە براندکردنی هەناری هەڵەبجە برەوی تایبەتی لە وڵاتانی ئەوروپا هەیە یارە ئەمە مودەی ئەوێ و با بڵین فەندیشی ئەوێت واتە بێ حکوومەت هێرن لە ئاستی وزارەتی کشت و کاڵ لەگەڵ شوێنێک لەگەڵ مؤسسەیەک ڕێبکەوێ بۆی ئەڵێ ئێمە سەدان تەن نەخێر هەزار تەن هەنار لە ماوەی مودەی زەمەنی ئەوەنا بۆ وەنانێرین بەم کوالیتیە و ئەوانیش مەسەرەن ئەبێ ئیمزا کرێەوە ئەمە بێ بە عەقدێک بە پەیمان نابێنیەدا حکوومەتی هێرێ وزارەتی کشت و کاڵ بەڕێوەبەری کشت و کاڵی خۆمان و هەتا قوتای خاصی لە جوتیارە نمونەیەکان جوتیارە شارەزاکان لە هەڵەبجە لە شارە زول لەورامان نمونەیەکی جوانیان پێشکەش کردووە ئەم 2 ساڵە بۆ ساڵانی ئایندە ئەزانم بە برەوتر بە گەورەتر و بەرفراوەتر بەڕێز ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجە سوپاس بۆ ئێوە بە هیوان کە ساڵێکی دیکە هەر لەم شوێنەیەمە بڵین فستیڤالەکە نێودەوڵەتیە و هەلیکاری زیاتر بڕەخسێنێ و گەشاوەتر بێ و هەڵەبجەی ڕەنگینیش هەمیشە جوان بێ سوپاس بۆ بەڕێز سەرکەوتوو زۆر سوپاس